هەر لە یەکەم ڕۆژی سوێن خواردنیان ناز و نیعمەتیان بەسەردا ڕژاو کەوتنە ژیانێکی شاهانەوە بە تێکەڵ ڕۆیشتن و بەلانکرۆزەری بێجاری 21 هاتنە دەرەوە مانگانە 25 ملیۆن دینار وەردەگرن و دواتریش بە پارەیەکی خەیاڵی خانەنشین دەکرێت لە هیچەوە دەبنە خاوەنی هەموو شتێک باسی پەرلەمانتارانی عێراق دەکەم ئەوەی نەتزانیوە لەسەر پەرلەمانتارانی عێراق لەم راپۆرتەدا دەیزانی ڕۆژی نوێی ئەم مانگە پەرلەمانتارانی عێراق سوێندیان خوارد و ئیدی دەست دەکەن بە ژیانێکی شاهانە ئەوەی جێی سەرنجە لە یەکەم ڕۆژی سوێن خواردنیان بەشێک لە پەرلەمانتارەکان بۆ ئەوەی کە خۆیان سادە نیشان بدەن بە توکتوک چوونە پەرلەمان و بەڵام دوای دڵنیا بوونەوەیان لەوەی گەیشتوونەتە ناز و نیعمەتێکی زۆرەوە بەلانکرۆزەری 2021 هاتنە دەرەوە هەر ئەوەندەژنا بەشێکیان بۆ ئەوەی بناسرێن خێرا دەستیان کرد بە دروستکردنی پیج لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەدان دۆلاریان بۆ سپۆنسەرکردنی پیجەکانیان تەرخان کرد ژمارەی پەرلەمانتارانی عێراق 329 پەرلەمانتارە هەر پەرلەمانتارێکیان لە ڕۆژی سوێن خواردنیانەوە مانگانە 25 ملیۆن دینار وەردەگرن بۆ موچەی خۆی و ستاف و کلی شوێنی نیشتە جێبوونەکەی ئەو پارەی مانگانە دەخرێتە ژمارە بانکی پەرلەمانتارەکان بەم شێوەیە کۆی موچەی مانگێکی پەرلەمانتار 7 ملیۆن و 400 هەزار دینارە 5 ملیۆن دینار موچەی بنەڕەتی و 2 ملیۆن و 400 هەزار دینار دەرماڵی میوانداری مانگانە بڕی 3 ملیۆن دینار بۆ کرێخان و یان شوقەی پەرلەمانتار خەرج دەکرێت مانگانە بڕی 15 ملیۆن و 200 هەزار دینار دەخرێتە سەر ژمارە بانکی پەرلەمانتارێکی عێراق بۆ ستافێکی 16 کەسی لە پاسەوان و سکرتێر و ڕاگەیاندن کار پێکرد کە موچەی هەر یەکێکیان 950 هەزار دینارە و دەکاتە 15 ملیۆن و 200 هەزار دینار پەرلەمانتاریش خۆی ئازادە لە شێوازی دابشکردنی بەشێک لە پەرلەمانتاران ئەو بڕەپارێ نادەنە ئەو ستافە و بڕێکی کەمیان دەدەنێ و دەوانیان پێناکەن بەوەش کۆی گشتی ئەو پارەی بۆ پەرلەمانتارێکی عێراق مانگانە خەرج دەکرێت بریتە لە 25 ملیۆن و 200 هەزار دینار لەگەڵ چەند ئیمتیازێکی تر ئەمە جگە لەو پارەی بەکڕین و فرۆشتنی دەنگەوە بەدەستی دەهێنن زۆر جاریش موچە زۆرەکەی پەرلەمانتاران دەکرێت بە نوکتە و قسەی سەرزاری خەڵک باز لەوە دەکەن پەرلەمانتارەکان کە پارەکە وەردەگرن هێندە زۆرە باوەڕی پێناکەن و دەڵێن ئەمە موچەی هەموو ساڵەکەیە یان تەنها مانگێک لە دوای 4 ساڵی پەرلەمانتاریشیان کە هەندێک جار 4 ساڵەکەش تەواو ناکەن و خانەنشین دەکرێن مانگانە بە پێی خزمەتەکەیان موچەیەکی خەیاڵی وەردەگرن کە کەمتر نییە لە 8 ملیۆن دینار و بەشێکیشیان نەتەمەنیان شمولی خانەنشینی دەکات نە خزمەتیشیان هەیە خانەنشین بکرێن بەشێک لە پەرلەمانتارانیش ئەو موچە خەیاڵیە بە مافی خۆیان دەزانن و پێیان وایە حەقی ماندووبوونەکەیان زۆر لەو پارێ زیاترە کە وەری دەگرن و هەندێکیشیان پێیان وایە هێشتا موچەکەیان کەمە و بۆیان نامێنێتەوە